شارەکانی یەکێتی لەسەر حیزبەکانی ڕۆژهەڵات بۆ گواستنەوەیان بۆ کەمپی سوورداش جێبەجێکرا و کاروانێکی دیکەیان بەرەو کەمپی سوورداش بەڕێکەوت. دوو سەرچاوە لە کۆمەڵەکان بە زوومیان گرت. ئەو مۆڵەتەی یەکێتی بە حیزبەکانی ڕۆژهەڵات کۆمەڵەی شۆڕژێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران، ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستانیان دابوو بۆ جێهێشتنی زڕگوێز و زڕگوێزەڵە و بانە گەورە کۆتایی هات. ئەمڕۆ کاروانێکی دیکەی هەر سێ کۆمەڵەکە ڕەوانەی کامپی سوورداش کرا. زوومی سلێمانی لە ڕێگای سلێمانی قەرەداخ ڤیدیۆی ژمارەیەک بارهەڵگری تۆمار کردووە کە سەرجەمیان ئەوانن خێزان و لایەنگرانی کۆمەڵەکانیان لە زڕگوێز بار کردووە بەرەو کامپی سوورداش دەگوازنەوە. کۆمەڵەکان دەڵێن ساڵی ڕابردوو ژمارەیەک لە خێزان و لایەنگرەکانیان بۆ کامپی سوورداش ناردووە، بەڵام لەوێ هیچ خزمەتگوزاری و پێداویستێکی ژیان نییە. ئەگەر چی لەسەر ئەوە ڕێک کەوتون هەموو پێداویستەکانیان بۆ دابین بکرێت، بۆیە ناکرێت پێ هیچ خزمەتگوزاری و پێداویستێکی سەرەتایی ژیان ژن و منداڵ لە نێو شاخ و بەرد بمێنەوە. هۆگر هەڵگور زوومی سلێمانی لە نزیک کامپی سوورداش وەردەگرم. هۆگر ماندوونە بی پێم بڵێ ئەو کاروانەی لە بەیانیەوە لە زڕگوێزەوە بەڕێکەوتووە گەیشتونەتە سوورداش وە ژمارەیان چەند کاروانە؟ بەڵێ ئاراستڵاوتان لێ بێدەم کاتتان باش. لە ڕاستیدا ئێمە لە توانم بڵێم نزیک کاژمێرێک بەر لە ئێستا کاروانەکەمان لەسەر شەقامی با بڵێن 100 مەتری لە سلێمانی و بینی کە لە ناحیەی با بڵێن یاخود لە زڕگوێزەڵەوە بەڕێکەوتە بوون بۆ بە نێو شەقامی 100 مەتری سلێمانی و پاشان هاتنە ئێرە بۆ ناحیەی سوورداش. کەمێک پێش ئێستا گەیشتنە کەمپەکە لە ئەو کاروانەی کە من بینیم هەڵبەت لە پێشیانەوە هێزیشی ئەمنی هەبوو کەمتر لە پێنج خولەکێک دەبێت کە هاتوونەتە ئێرە بۆ کەمپی سوورداش. دوای فشارەکانی یەکێتی و هێزێکی ئاسایشیش لە نزیک زەرگوێز و زەرگوێزەڵە لە نێو هەردوو با بڵێن ئەو دوو گوندە دەستیان کردووە بە لابردنی یاخود ئەو ئەندامانەی کە حیزبەکانی ڕۆژهەڵات کە لە نێو زەرگوێزەڵە هەبوون دەستیان کردووە بە لابردنیان و لە ڕێگای چەند ئۆتۆمبیلێکی بار هەڵگرەوە کەلوپەلەکانیان پێچاونەتەوە کەمتر لە 5 خولەکێک دەبێ هاتوونەتە ناحیەی سوورداش و لێرە لە کەمپەکان جێگیر دەکرێت. ژماری ئۆتۆمبیلانی کە من لێرە بینیم نزیکەی 20 بۆ 30 ئۆتۆمبیل دەبوو کە سەرجەمیان پڕبوون لە کەلوپەل و هەروەها جگەلەوەش کە بە چاوی خۆم بینیم کە ژمارێکی زۆر لە ئەندامانی نێو با بڵێن حیزبەکانی کۆمەڵە لە نێو ئۆتۆمبیلەکاندا بوون لەگەڵ کەلوپەلەکانیاندا هێنران بۆ ئێرە لە کەمپی سوورداش. ئاراس هەڵبەتە ئەمە لەژێر بڕیارێکی یاخود ڕێکەوتنێکی نێوان عێراق و ئێراندا ئەم بابەتی گواستنەوەی حیزبەکانی کۆمەڵە کە هەرسێ حیزبی کۆمەڵە دەکات کە لە نێو زڕگوێز و زەرگوێزەڵە و هەروەها بانە گەورە هەن، بەڵام سەرجەمیان دەبێت ئەو شوێنانە چۆڵ بکەنە و گوندانە و بێنە ئێرە بۆ کەمپی سوورداش. لە ڕاستیدا ئەمان گلەیەکی زۆریان هەیە لە نێو ئەم کەمپەدا ئاراست چکە بەشێکیان پێشتر هێنرا بوون بۆ ئێرەوە ئەو بەشەی کە ماویان ئەمڕۆ بە شێوەیەکی کردداری دوایەوەی کە لە سەرەتای یاخود لە کۆتاییەکانی مانگی نیسان بە دیاریکراوی لە 30 نیسان ئاسایشی سلێمانی مدەی 10 ڕۆژیدا بە ئەو ئەندامانی ئەو با بڵێن هەرسێ حیزب هەرسێ حیزبی با بڵێن کۆمەڵە کە لە نێو کەمپەکاندا مابوون یاخود لە نێو گوندەکانی نێو زرگوێز و زرگوێزەڵە و هەروەها بانە گەورە مابوون ماوەی 10 ڕۆژیان پێدرا بۆ ئەوەی کە ئامادەکاری بکەن بۆ پێچانەوە گەو کەلوپەلانی کە هەیەەوە چکە پێیان گوتبوون کە دەتان هێنرن بۆ ئێرە. ئێستاش ئەمڕۆ تۆبیانیان کۆتایی زرگوێز بووی هێزێکی زۆری ئاسایش لە کاتی گەڕانەوەت بینیم بەڕێکەوتون. ئەم هێزە بۆچی ئەچنە ئەوێ و پرۆسەی گواستنەوەیان تاکەی بەردەوامە بێت، ینی پرۆسەکە تەنها ئەمڕۆ نییە ڕۆژانی داهاتوش بەردەوامە بێت؟ بێگومان ئامارێکی دقیق نییە بڵێن ئەوە نەخێزان هێنراون بۆ ئێرە لەکەم بڵێن لە زرگوێز و زرگوێزەڵە بانە گەورە، بەڵام هەتاوەکو هەموو ئەندامانی
هەرسێ حیزبی کۆمەڵە نەهێنرێت بۆیرە بێگومان پرۆسەکە هەر بەردەوامی دەبێت بەڵێ هێزێکی ئەمنیم بینی ئاسایشی سلێمانی بوون دەچون بەرە و یعنی لەسەر ڕێگای با بڵێن تانجەرۆ بینیم دەچوونانێ و زرگوێز و زرگوێزەڵە من لە زرگوێز پرسیارم کردوتیان تاوەکو ئێستا ئەوە تۆمبیلانە نەهاتون بۆ گواستنەوەی ئەندامەکانی با بڵێن کۆمەڵە لەوێ لە زرگوێزەڵە کە پرسیارم کرد و چوومە ئەوێ لە کاژمێر هەشتونی و بۆ دە ژمارەیەکی زۆر لەو ئەندامانەی کۆمەڵە کە لەوێ بوون بە بار هەڵگرەکان کەلوپەلەکانیان با بڵێن هێنابوون و لە نزیک شەقامی سەدمەتری کۆکرابوونەوە من بە چای خۆشم بینیم و هەم لەوێش تێپەڕین وەکو تیمی زوم لە شەقامی سەدمەتری کۆکرابوونەوە هەمویان پەیتا پەیتا وردە وردە دەهاتن بۆیە و کەمێک پێشێستا بە کاروانی ئۆتۆمبیلەکانیان کە ژمارەیەک لە هێزە ئەمنیەکانیان لەگەڵا بوو ئاراست کە سەر بە ئاسایشی سلێمانی بوون هێنرانە نێو کەمپی سووردار پرۆسەکە بەردەوامی دەبێت بە پێ ئەو ڕێکەوتنەی کە هەیە یەکێتی فشاری زیاتر دەکات تاوەکو لەوێ نەمێنن چووکە ئەو شوێنەی کە بۆیان دیاری کراوە لە چوارچێوەی ئەو ڕێکەوتنە ئەمنی نێوان عێراق و ئێراندا بە تایبەتی لەبێ هەرێمی کوردستان هەستێت بە جێبەجێکردنی و لە سنووری یەکێتیدا ئەو شوێنەم لێ بکەی کە تۆی لێ بۆ نمونە ئەو شوێنە دەڵێن خزمەتگوزاری لێ نییە لە نێو شاخێکە شوێنێکی ڕووتەڵانە هیچ شتێکی لێوە نزیک نیە کامپی سوورداش ئەوەی ئەندام و لایەنگرانی حیزبەکانی کۆمەڵە گلەیان لەسەری هەیە دەڵێن خزمەتگوزاری تێدا نیە ئەو کامپە ئاوەدانی لێوە نزیکە بازاری لێوە نزیکە بۆ نمونە پێداویستەکانی خۆیان لەکوێ دابین دەکەن نەوەڵا هێندە لێەوەی نزیک نییە تاوەکو پێداویستەکانیان دابیتونی عنی ڕەنگە ئەوەی کە ئێمە لێرە تێپەڕێن پێشتری چوینەتە دوکان چکە دەزانین کە ناحی سووداش سەر بە قەزای دوکانە لە پارێزگای سلێمانیە ڕەنگە بەشی زۆریان پێویست بکە بچنە قەزای دوکان لێرە ئاوەدانیی وان نییە کە بڵێن بەکەڵتی ژیان و گوزاران بێت و نێو کەمپەکانیش ئاراز دۆخێکی خراپیان هەیە بە گوتەی ئەو سەرچاوانەی کە قسەیان بۆ زوم کردوانی ئەوانەی کە لەوێشن گلەی و گازندەیەکی زۆریانێ چکە لێرە وەکو باسی لێوە دەکەن شوێنی ژیانیان باش نییە و قوتابخانەی لێوە نزیک نییە و ناتوان ینی بە ئاسانی دەستیان بگات بەو کەلوپەل و بەو خواردەمەنیانی کە پێویستیانە بۆ ژیانی ڕۆژانیان واتە بە شێوەیەکی گشتی جیاوازی زۆرە چکە من لە زرگوێز و زرگوێزەڵە دوکانم بینی بازارم بینی کە کۆمەڵێک کەلوپەلی پێداویستی سەرەتاییانش بێت لەوێت لە نزیکەوە دەستیانەکەوت بەڵام لێرە هیچ شتێکی وان بەدی نەکردووە من لە نێو کەمپەکەدا بۆیە ینی بەردەوام گلەی ئەوەکەن بێگومان ئێمە لە زاری ئەندامانی کۆمەڵەوە پێمان گوتراوە کە ئەوانەشی کە لەوێ بوون پێشتچکە ئەمە قۆناغی یەکەم نییە کە ئەندامانی هەرسێ حیزبی کۆمەڵە با بڵێن دەهێنرێنە ئێرە پێشتریش ژمارەیەکی دیکەیان هێنراون بەڵام ئەو ژمارەی کە لە پێشودا هاتوون بۆ ئێرە بێگومان گلەی و گازەندەیان هەبوو لە شوێنی نیشتەجێ ئەمەش کە دەهێنرێن بێگومان خۆی لە خۆیان گلەی کە دیکە دروست دەکات چکە ئێرە با بڵێن بە ئاسانی دەست ناگا بۆ کەلوپەل و پێداویستیانی کە ڕۆژانە پێویستیان هەربژی وەگرت ماندوو نەبی